تەرمی ئەو ژن و پیاوەیە کە شەوی ڕابردوو لەسەر ڕێگای داقوق هەفتەغار لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە کە گومان دەکرێت داعش بن لە بۆسەیەکدا کوژران. کە سوکاری ئەو دوو قوربانی ئاشکرای دەکەن ئەوان بە مەبەستی سەردانی پزیشک چوونەتە نەخۆشخانەی داقوق، دواتر لە گەڕانەوەدا دەکەونە بۆسەی چەند چەکدارێکەوە بە دەسەڕێژی بوولە دەکوژێن. داعشەکان کوشتیانە لەوە زیاتر هیچ شتێکمان نییە. 5 مناڵی هەیە، 3 کچ و 2 کوڕی هەیە لە دوای جێمانە. لەشی پێشمەرگە بوو. کێشە لە کەسانە بوو؟ ناوەڵا کێشەی لەگەڵ کەسانە بوو، لەگەڵ هیچ کەسێک کێشەمان نییە. ئەمە چەندین جارە ڕووداوی هاوشێوە لە سنووری گوندەکانی داقوق و هەفتەغار دووبارە دەبێتەوە. هاوڵاتی سڤیل دەبنە قوربانی. ئەنجومەنی گوندی مەنسوور داوا لە هێزە عێراقیەکان دەکات ئاسایش و ئارامی بۆ ناوچەکە دابین بکەن. فەرماندەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک دەڵێت بەم زوانە وەڵامی گونجاومان دەبێت بۆ ئەنجام دەرانی ئەم جۆرە کارانە. ئێمە مەطلبمان لە هێزە عێراقیەکانەوەیە یەکەم خاڵێک لەوێ دابنن لە شوێنی ئەوە دووەم ڕوودا، ئەمە سێمین ڕووداوە، 9 کەسترمان لەوێ شەید بووە، ئەمەش 2 کەسمان شەید بووە لەگەڵ دریا لە جێگیری فەوجی پۆلیسی فدرالی عێراق. و داوامانشەیە ئەو هێزانە هێزە عێراقیەکان لە قاید عملیات کاک سعد حەربی ئەو چەمەمانە بۆ تەمشی بۆ مداهمە بکە پاکیۆ بکە، یعنی ناکرێت لە حکوومەتێک 2 کیلومتر لە حکوومەتی عاسیبیە. حقيقة هذا الحادث خلال هذه السنة الحادث الثاني في هذه المنطقة، لكنه إن شاء الله لە ڕاستیدا ئەمە دووەم ڕووداوی هاوشێوەیە لەم سنوورە ڕوودەدەن. بە ئیزنی خوا بەم زوانە وەڵامی گونجاومان دەبێت بۆ ئەم جۆرە کارانە، ئەوش بە هاوکاری و هەمانگی دانیشتوانی ئەم ناوچەیە. داقوق و ئەم گوندانە لە ساڵی 2014 تا ئێستا هاوکارێکی باشی هێزە عێراقیەکان بوون بۆ لەناوبردنی داعش. ئێستاش بە هاوکاری ئەوان هێزە عێراقیەکان کۆتایی بە ناسەقامگیری لەم سنوورە دەهێنن. لە دوای نەمانی پێشمەرگە لە ناوچەکانی داقوق و ئاوایە کوردەکانی ئەو ناوچانە داعش سوودی لە فراوانی ناوچەکە وەرگرتووە و دەتوانێت چالاکی ئەنجام بدات. هەر بۆیە تاکوی ئێستا دەیان گوندی کوردنشین لەو سنوورە چۆڵ کراون و دانیشتوانەکەی بەهۆی مەترسیەکانی داعش ڕوویان لە داقوق و ئاوایەکانی نزیک قەزاکە کردووە. لە دوای 16 ئۆکتۆبەر و نەمانی هێزەکانی پێشمەرگە لەم ناوچانە ناوچەکانی داقوق و گوندەکانی سنووری هەفتەغار بوونەتە مۆڵگەی گروپە چەکدارەکانی داعش. هەرچەندە هێزێکی زۆری عێراقی لەم ناوچانە بڵاویان پێکراوە، بەڵام تاکو ئێستا نەیانتوانیوە کۆتایی بەو گروپە چەکدارە بێنن لە ناوچەکە. بۆیە هاوڵاتیانی سنوورەکە داوا لە هێزە عێراقیەکان دەکەن بە ئۆپراسیۆنی سەربازی کۆتایی بە جموجۆڵ و چالاکیەکانی داعش لەم ناوچانە بهێنن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی هەفتەغار، قەزای داقوق.